شێرپەنجەوە خەڵکانی من زۆر دواکەوتونە یعنی نازانن تا ئێستا بەتەواوی نیان ناسیوە چونکە شتێک نەبووە کە ناو قوتابخانەکە لە هەموو شوێنەکانە لە ناو تەلەڤیزیۆن و کەناڵەکانی ڕاگەیاندن کە شتانە دیار بکەن هیوادارم لە قوتابخانەکان کارتێکی تەندروستی هەبێتن کە فەحس بێتەکردن ناو 6 مانگ جارێک کە ئەو فەحسانە کە دیار بکەیتن خەڵک سوودی لێوە بگرێتن ئایا شێرپەنجە چییە و ئایا کەسێک تووشی نەخۆشیێک بووە یا نەخۆشی نەبووە. هەرچی حکوومەت چییە بۆ خەڵک بتوانێت کە لە بەرنامەکان لە کەناڵەکان کە پەیامێک بنێرە بۆ خەڵکی کوردستان کە چۆن بزانین خۆیان بپارێزن لەم نەخۆشی شێرپەنجەیە. یەک لەمانە خواردنی ئەو خواردنانەی کە لە دەرەوە دروست دەکرێن و کە حکوومەت هێرێمی کوردستان خواردنەوە لە دەرەوەی وڵات دەهێنێ بۆ کوردستان ڕاستی ئەمانەیە ئەبێ زۆر بە جوانی زۆر بە شێوازێکی جوان بزانرێ بتوانرێ کە فەحس کرێ ئینجا داخلی کوردستان بکرێت چونکە ڕاستی ئەمانە یەکێکە لە ڕێنماییەکانی توشبوون بە نەخۆشی شێرپەنجە. سەبار بەبارەی شێرپەنجەوە مرۆڤ تەنیا خۆی نەناسی وەکو شێرپەنجەوە تەنیا ناوەکەیە چونکە ئەگەر بڕۆی ناودا دەبی پشکنێکی تاوە وردەکاری تاو لە سەری دەبی چونکە شێرپەنجە شتێکی زۆر گەورە بەڵام لە ناو کوردەواری خۆمان تەنیا ناوەکەیە و هیچی تر نییە. مرۆڤ تاکو لە ناخۆش تێ نەکەوێت و تووشی ناخۆش نێبێت نازانی چی هەیە و چ ناخۆشیێکە چ ناخۆشی نییە.